لا تەوەری دۆمی بەیانی باش کوردستانەوە لەگەڵتان بەردەوامی نوک و سەرەتاش ئاماژەمان پێدا باز لە پەروەردە و فێرکردن دەکەین ڕۆڵی ناوەندەکانی خوێندن تا چەند گرنگە لە پەروەردە و فێرکردندا بێگومان کە ئێمە دەڵێن پەروەردە و فێرکردن پەروەردە لە پێش فێربوونەوە دەبێت تا چەند گرنگە لە قۆناغەکانی سەرەتای خوێندندا گرنگی بە پەروەردەی مناڵ بدرێت بۆمە بەسەر زیاتر میوانداری مامۆستا ئارام ڕەسوڵمان کردووە ڕێنماییکاری پەروەردەی مامۆستا سڵاو لەبێ و بەیانیت باش سوپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە قەڵاتجێەوە لەگەڵماندای. بەڵێ ڕێنواستەوەرەکەمان ئەمڕۆ تۆرێکی جیاوازە و پێویستی شەوەڕاستی لەبەرەوەی کە قوتابی ئەو تەمەنانی مناڵەکان کاتێکە لە قۆناغەکانی سەرەتایان لە جێوێکی زۆر ناجددی زۆر بیانی فری زۆر ئازادیەوە کە لە ماڵەوەن کاکەی بێ خەوەکەی بێ هەڵەسێ چۆن بێ دانیشێنانە خوا دەنگ بەرزەکاتەوە یاریەکە ئاچنە جێوێک کە زۆر ینی موعقەدە کاتی بۆ دیاری کراوە کاتی بۆ داناوە ئەبێ لە پۆلای بێدەنگ بێ قسە نەکات مامۆستا قسەکات کاتێک کە مامۆستای قسەی کرام پێویستە بێدەنگ بێ لەگەڵەوە پێویستە فێر بێ پێویستە گوێ زیاتر بگرێ و با بچینە لای لەگەڵەوەش لەگەڵ میوانەکە گفتگوی زیاترەکەین. مامۆستا ئارام سڵاوت لێ بەیانیت باش سپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە قەڵاتجێەوە لەگەڵماندای دەمەوێت سەرەتا بەوە دەست پێ بکەم ڕۆڵی ناوەندەکانی خوێندن مامۆستا چییە لە پەروەردە و فێرکردنی منداڵدا؟ بەڵێ دووبارە بە ناوی خوای بەخشندە و میهرەبان دیارە بەڕێزان ئێمە لە کاتێک منداڵ دێتە دنیاوە یەکەم پێکا کە تێیدا پەروەردە بێ خێزانە بۆیە ڕۆڵی خێزان گرنگیشی بنەڕەتی هەیە لە پەروەردەکردنی منداڵدا و ئاراستەکردنی بەرەو کۆمەلگا و دواتر لە قۆناغی داهاتوودا منداڵ ئەو شوێنی کە تێیدا پەروەردەی بریتێ لە باخچەی ساوان و دواتر چوونە ناو قوتابخانە. ئێمە وای دەبینین کەوا قوتابخانە و باخچەی ساوان ناوەندەکانی خوێن دەبێت تەواوکەری پەروەردە بن لە هاوکارگیرنی خێزانەکاندا بۆی بتوانین ئێمە منداڵێکی باش هەم بۆ خۆمان بەرهەمبێنین و هەم منداڵێکی باش پەروەردە بکەین بۆ کۆمەلگامان. ناوەندەکانی خوێندن دەتوانن ڕۆڵێکی کارا ببینن ڕۆڵێکی ئەکتیڤ ببینن لە پەروەردەکردنی منداڵەکاندا و ئاراستەکردنیان و چاندنی بەها کۆمەڵاتیەکان لە زیهنی منداڵاندا. بۆیە زۆر گرنگە مامۆستا خۆی دەبێ بەها باڵاکان لە خۆیدا بەردەستە بکە تاوەکو بتوانێت ئەم بەها باڵایانە لە زیهنی منداڵدا بچێنێت و منداڵەکان بەرە و ئاقارێکدا بڕۆن کە لە داهاتوودا هەم سوودیان بۆ خێزان هەبێ و هەم سوودیشان بۆ کۆمەلگا هەبێت و هەم سوودیان بۆ خودی خۆش منداڵەکان هەبێت. زۆر باشکا گەرام ینی وەکو باسیشم کرد ینی مناڵ کاتێک لە تەمەنێکی مناڵیدا لە دنیایەکی زۆر ناجددی ئازادەوە لە ماڵەوە چێتە دنیایە کە پڕێتی لە جددیات لەسەر ڕەحلەیەک دانیشێنرێ پێویستە کاتێک مامۆستا قسەی کردو بێدەنگبی کاتێک کە مامۆستا هەڵسوکەوتی کردو بێ بێدەنگبیت و دابنیشی ئەم دوو دنیا جیاوازە چۆن مناڵ فێر بکەین لەو مەرحەلە سەرەتاییەوە چونکە لە دنیایەکی زۆر جیاوازی خۆیەوە چێتە دنیایەکی ترەوە کە پێویستە مامەڵەیەکی دروست بکات و فێر بکرێت پێویستە مامۆسایان چۆن مامەڵی لەگەڵا بکەن و لایانی پەروەردەی تێی بگەێنن. دەست خۆش مامۆستای بەڕێز یەکێک لە زانەکانی دەروناسی دەڵێ منداڵ کاتێک پێشوێ بچێتە قوتابخانە توانای داهێنانی لە 100% بۆ نەدادنیشێ لە ناو باختەیەک لە خەیاڵی خۆیدا کۆمەڵێک بەهرە و کۆمەڵێک توانای خۆی کە بە خەیاڵ جێبەجێیان دەکات بەڵام کاتێک ئەوەی کە جەناب دێڵێ کاتێک کە دەچێتە قوتابخانە ئەو منداڵە ئازادیەکانی لێ بەرتەسک دەبێتەوە تا ڕادەیەک بۆ نمونە شێوازی دانیشتنی لە پۆلی دانیشتنی لەگەڵ هاوڕێکەی و کاتی یاریکردنی و کاتی ڕێسەکانی دیاریکراوە. بۆیە ئێمە دەبێت لە سەرەتاوە لە خێزانەکاندا ئامادەکاریەکی باشکەین بۆ قۆناغی چوونە منداڵەکانمان بۆ قوتابخانە و بە تایبەتی ئەوانەی کە لە پۆلیەک و باخچەکانن و ئەو قوتابیانێک کە لە پۆلی 2 3 و 4 و 5 بەرەو سەرن ئەوان بە هەمان شێوە دەبێت لە ناو خێزانەکاندا ئامادەکاریەکی باش بکرێەوە لە قوتابخانەکانیدا دەبێت مامۆستایان و دەستەی کارژێری ئامادەکاریەکی وا بکەن کە قوتابی هەستکە کاتێک کە دێتە ناوەندەکانی خوێندن هەست بە ئاسوودەی دەرونی هەست بۆ بکە کە لە شوێنێکە تێدا مۆستاهە بۆیە دەکرێت دەستەی کارژێری و مامۆستایان و قوتابخانە کارێکی وا بکەن کە ئەم قوتابیە ناوەندەکانی خوێندن بە پێگەیەکی پێگەیاندنی خۆی بزانێ و هەروەها وا نەزانێت کە ئەوە دێتە قوتابخانە چۆتە سدنێکەوە و کۆمەڵێک وانە دەخوێنێ و دەی تەواو ئیتر ژیانی ڕۆژانەی دووبارە بۆیە دەبێت ڕۆڵی مامۆستا لەم چەند لە ڕەوانەوەی ئەم ترسە یاخود لە لەدانی ئەم ئازادی پێویستە هەفتەی یەکەم لە هەموو قوتابخانەکاندا کەم ساڵ بە خۆشحاڵی وەزیری پەروەردە کۆمەڵێک چالاشی ڕاگەیان کە پێویستە دەستپێکی دەوام لە ناوەندەکانی خوێندندا ئەم چالاشیانە بکرێن
بۆ دەکرێت مامۆستایان و دەستەی کارژێری بۆ ئەوەی ئەم ترسا بڕەوێتەوە بۆی قوتابی وا نەزانێت کە تەنها دانیشتۆ شوێنێک کە تێیدا زەبت کراوە پێویستە مامۆستایان دەستەی کارژێری قوتابخانەکان هەستن بە ئەنجامدانی کۆمەڵێک چالاکی و دەکرێت فێرخواست تا ڕادەیەک ئازادی پێ بدرێت چکە ئێمە یاسایەکمان هەیە لە یاسای قوتابخانە بنەڕەتیەکان دەڵێ قوتابی دەبێت چەقی فێربوون بێت لە قوتابخان دەکەواتە ڕۆڵی مامۆستا ڕۆڵی کارژێری و قوتابخانە باخچەی قوتابخانە هەموو ئەم شوێنانە دانراون لە پێناو خزمەتکردنی بەرژەوەندی منداڵەکان بۆی ئێمە دەبێت تا ڕادەیەک هەستین بە ئازادی پێدان بەو قوتابیانە و بۆیان ڕوونکەینەوە کە کاتی دەرس چۆنە و کاتی ڕێز چۆنە و هەموو ئەو شتانەیان بۆ ڕوونکەینەوە لەسەر کۆمەڵێک بنەما کە پێی دەوترێت یاساکانی ناوپۆل لەگەڵ قوتابی ڕێکەین تاوەکو قوتابی بە جوانترین شێوە ئامادەکاری هەبێ ئیستعدادی هەبێ بۆ گوێگرتن لە مامۆستا و ئەوەی مامۆستا کە دەیڵێ لێوەی فێر ببێ و کە چۆ ماڵێک گرفتی ئەوەی بۆ دروست نەبێ ئەو قوتابی کاتێک دەچێتەوە ماڵەوە دایک و باوکی لێ دەپرسی ئەمڕۆ چیت خوێن ئەمڕۆ چیت کرد کاتێک قوتابی ئازادیەکانی تا ڕادەیەک بۆ فراهەمکرا لە قوتابخانە و مامۆستا لەگەڵ قوتابی هاوڕێ بوو خۆشەویستی بۆ دەڕڕی بەدەم گرفتەکانی قوتابیەوە چوو ئەو کاتە قوتابی هەست بۆ دەکا کە ئارامیەکی دەرونی تا ڕادەیەک هەیە لە قوتابخانەدا و بەرەبەرە دەبێت ئێمە ژینگەی قوتابخانەکان وا لێکەین ئەم ترسا بڕەوێتەوە یعنی قوتابی واس نەکا کاتێ دەچێتە قوتابخانەوە ئەوە چۆتە سزنێکەوە کاتێ دەچێتە قوتابخانەوە چۆتە زیندانێکەوە بۆ دەکرێت ئێمە هەر یەشێک لە مامۆستایان هەر یەشێک لە ئێمە ڕۆڵێکی وا ببینین لە قوتابخانەکاندا کاتێ ئێمە کە دەچینە قوتابخانەکانەوە پێشوازێکی جوان لێ قوتابی بکرێ و بە خۆشحاڵیەوە سەلامیان لێ بکرێ بە خێراتنیان بکرێ تاوەکو قوتابی هەست بە ئاسوودەی دەرونی کات چکە کاتێ قوتابی هەست بە ئاسوودەی دەرونی نەکە بەڕاستی ناتوان ئیستعدادی هەبێ بۆ وەرگرتن و فێربوونی وانەکانی بەڵام بە پێچەوانەوە کاتێ قوتابیەکانمان ئامادەکاری دەرونیان هەبوو بەباشی توانیان لەگەڵ قوتابخانە ئارام بن ئەو کاتە بە شێوەیەکی زۆر جوان فێربوون و فێرکردن ڕوودەدات. زۆر باشە باسمان لە ئامادەکاری خێزان کرد کە پێشەوەی منداڵ بڕاتە قوتابخانە و هەروەها ژینگەی قوتابخانە تا چەند گرنگە مامۆستا ڕۆڵی هەبێت لە پەروەردە و فێرکردندا بە تایبەت لە قۆناغە سەرەتاییەکانی خوێندندا. مامۆستای بەڕێز خۆی ئەمە یەک شتمان هەیە ئێمە لە کەمکی فێربووندا لە چەمکی خێزان و قوتابخە سێ چەمکمان هەیە چەمکێکمان هەیە پێی دەوترێت لە وای دەروناسی پێی دەوترێت بەخێوکردن چەمکێکمان هەیە پێی دەوترێت فێرکردن چەمکێکمان هەیە پێی دەوترێت پەروەردەکردن چەمکی بەخێوکردن کە ئێمە هەموو ئەو پێداویستانی کە بۆ مناڵ دابین دەکەین لە جلوبەرگ و خواردن و شوێنی حەوانە و شوێنی سەر ئاو هەموو ئەوانە پێی دەگوترێت چەمکی بەخێوکردن ئەمانە زۆر ئاساین مافێکی سەرەتایی منداڵن و لەگەڵ ڕێزمدا ئاژەڵەکانیش ئەم مافە بۆ بێچوەکانیان فراهەم دەکەن بۆی ئەوەی کە ئێمە لە خێزاندا دەیکەین پێی دەوترێت بەخێوکردن چەمکێکی کەمان هەیە کە پێی دەگوترێت فێرکردن فێرکردن هەموو ئەو بابەتانە دەگرێتەوە کە کاتێک قوتابی لە باخچەی ساوایانەوە و دواتر دێت تا قوتابخانە پێشوازی لێ دەکرێت و بابەتەکانی بۆ نەکوردی بیکاری ئینگلیزی کۆمەڵاتی هەموو ئەو بابەتانە کە وەردەگرێت فێر دەبێت فێربوونیش ئەرکێکی ئاسانە ئێمە مرۆڤ دەتوانێت لە هەموو قۆناغەکاندا فێربوون بەردەستەکە بەڵام چەمکێکی کەمان هەیە پێی دەوترێت چەمکی پەروەردەکردن کە بەڕاستی پەروەردەکردن ئەرکێکی قورسە دەبێت هەم ئاهەنگی و هاو ئاهەنگی تەواو هەبێت لە بینی خێزان و لە بینی قوتابخانە دەبێت دایک و باوک بەلانی کەم ڕۆژانە هەفتانە سەردانی قوتابخانە بکەن بۆی منداڵەکانیان باشترین شێوە پەروەردە بن. ئایا ڕۆڵی مامۆستا چیە لەو ناوەندەدا لە پەروەردەکردندا؟ ئێمە پێمان وایە دەبێت مامۆستا بۆ خۆی نمونەیەکی باڵا بێ لە پەروەردەکردن لە بەها کۆمەڵاتیەکان لە بەها جوانەکان. چونکە ئێمە کاتێک بمانێت بەهایەک ڕەوشتێک لە منداڵدا بچێنین دەبێت سەرەتا لە خۆماندا بەرجەستەی بکەین. بۆیە زانایەکی دەروناسی دەفەرمێ ئەگەر ئێمە بمانێت بەهایەک لە منداڵدا بەرجەستە بکەین شێوازی نسبەی گەیاندنی بەهاکە لە منداڵدا چۆنە دەفەرمێت ئەو شتێک کە ئێمە بە منداڵەکەی دەبەخشین کە پێی دەڵێن بەقسە بۆ نەمە باسی بەهای ڕازگۆیی بۆ ئەەکەین بۆ منداڵەکانمان کاتێ بەقسە پێی دەڵێن ڕازگۆی ئاوایە سوودەکانی ئاوایە نابێت درۆ بکەین دەبێت ڕازگۆبین هەموو ئەم منداڵ ئەوەی کە لێمان وەردەگرێت بەقسەکردن 100 لێمان وەردەگرێت و شێوازی پێگوتن و تێگەیاندن و پاداشتی دایک و باوک و قوتابخانە و مامۆستا 143 لێوان وەردەگرێت ئەوەی کە دەمێنێتەوە 155 زمانی جەستەیە زمانی جەستە ئەوەیە کە ئایا خۆمان چەند ڕازگۆی لەگەڵ منداڵەکاندا بۆ نێمە باسی بەهای ڕازگۆی دەکەین بۆ منداڵ لەو کاتەدا تەلەفۆنێکمان بۆ دێ کەسێکە حەز ناکەین کاتمان نەبێتە ماڵەکەمان دەڵێن وەڵا ببوورە لە ماڵۆنی هەموو ئەو شتێک کە بە منداڵەکەمان وتووە ئێمە کە دەڵێن ڕازگۆی ئاوا کاتێک لەبەر چای منداڵەکە تەلەفۆنێکمان بۆ دێ و لە ماڵەوەین دەڵێن لە ماڵ نین ئەم منداڵە ئەوە لە ئێمە وەردەگرێت کە ئێمە
ببوورە لەگە ڕێزمدا یعنی بۆ بینەران کە ئێمە درۆمان کرد بۆیە ئێمە دەبێت زۆر بە حساسەوە لەگەڵ منداڵ مامەڵە بکەین و منداڵ زۆر وردە زۆرێک لە دایک و باوکان لە خێزان پێیان وایە کە منداڵ ئەو زەهینینە منداڵ ئەو کێڕوانینە منداڵ بیرکردنەوەی ئەمە بەعکسەوە فرۆید زانای گەورە دەروونناسی کە باوکی دەروونناسیە ڕوحی دەروونناسیە لێشێ لەوتەکانی دەڵێت چی دەڵێ کەسایەتی منداڵ لە 5 ساڵی یەکەم 190 کەسایەتی منداڵ تەکمیلە دەبێت بۆی ئەو 5 ساڵی یەکەم کە لە کۆمەڵگای کوردیدا پێمان وایە منداڵە و گوێی پێ نادەین و بەرهەڵای دەکەین و پەروەردەی ناکەین و بەهاکانی تێدا ناچێنین بەڕاستی دوای زۆر قورسە ئێمە بتوانین ئەو بەهانە لە ذهنی منداڵدا بچێنین بۆیە ڕۆڵی مامۆستا بیگەڕینەوە سەر پرسیارەکە کە ئەسڵی پرسیارەکە ئایا ڕۆڵی مامۆستا چیە لە چاندنی ئەم بەهانەدا ڕۆڵی مامۆستا ئەوەیە مامۆستا خۆی دەبێ خۆی پەروەردەکراو بێ خۆی باش ڕاهێنا بێ تاوەکو بتوانێت بەهاکان لە منداڵدا بچێنێ و قوتابی یەک سیفاتی هەیە زۆر جار ئێمە لە ناوەندەکانی خوێندنین ئەزمموی 12 ساڵمان لە ناوەندەکانی خوێندن هەیە قوتابی زۆر جار ئەوەندەی کە گوێ لە مامۆستا دەگرێت گوێ لە دایک و باوشی ناگرێت بۆ نەجاری وایە شێوازێکی سعیکردنە حسابکردنی پرسیارێکی بیرکاریە مامۆستا بە جۆرێک پێیگوت دایک و باوکە لە ماڵە بە جۆریشکە پێی دەڵێ جا زۆر جار کە دایک و باوکە سعی بە منداڵەکە دەکات دەڵێ ئەم ڕێگا شێ دەڵێ نادایکە ناباوکە ئەوە ڕاست نیە مامۆستا ئاوای پێگوتوم بۆیە ئەمێن لێرەوە تکار لە مامۆستایان دەکەم کە بە ڕوحێکی پاکەوە چکە منداڵ لەسەر فیترەتێکی پاک لە دایک و ئەو منداڵانەی کە بەردەستی ئێمەدان فیترەتێکی پاک و خاوێنیان هەیە بۆیە دەکری ئێمەش لەسەر ئەم فیترەتە پاکە هەستین بە چاندنی بەهاکان بەها ڕەوشتە بەرزەکان و منداڵانیش تاوەکو کاریگەریان هەبێت لەسەر ئەم منداڵانەوە بە شێوەیەکی جوان پەروەردە بکرێن و بە دڵنیاییەوە ڕوحی مامۆستا کاریگەر لەسەر ڕوحی قوتابیەکانی هەیە بە شێوەیەکی ڕاستەخۆ زۆر باشە مامۆستا باس لە کاریگەری زمانی جەستەی مامۆستایان کرد ینی تا چەند مامۆستایان ڕەچاوی زمانی جەستەیان کردو بۆ خوێندکارەکانیان لە ناوەندەکانی خوێندندا وڵاهی بەداخەوە ئەمێن ئامارێکی ڕسمی لە بەردەستدانیا بکە بڵین مامۆستان چەند کاریگەری زمان جەستان لەسەر بەڵام ئێمە پێمان وایە مامۆستان بە تایبەتی زۆریشان ڕۆڵێکی کارای خۆیان جێڕاوە لە پەروەردەکردنی منداڵاندا بەڵام مامۆستایانیش کۆمەڵێک بەهۆی ئەوەی کە کۆمەڵە کێشە و گیرگرفتی ئیداری و ژیان و ئەوانە هەنێت تا ڕادەیەک نەپڕژاونە سەر ئەوەی کە مامۆستایان ڕۆڵێکی کارا ببینین لە پەروەردەکردنی منداڵانداوە من پێم وایە لە وەزارەتی پەروەردەشەوە کە هینێک هەیە یعنی ئیلتیزاماتێک نییە بۆ مامۆستایان کە بتوانن بەشداری کۆمەڵە خول و دەورات بکەن چکە مامۆستا بەڕاستی پێویستە خۆراک بۆ خۆی پەیداکە هەر مامۆستایە کە خۆراکی پێ نەبوو قوتابیەکانی دەکا بە خۆراکی خۆی بۆی پێویستە هەم بەڕێوەبەری پەروەردەی شتەکان و هەم وەزارەتی پەروەردە ساڵانە کۆمەڵە خول و دەورات بۆ مامۆستایان بکەنەوە و خۆشبەختانە ئێستاوانەیەک هەیە لە ناو بابەتەکانی لە ناو ناوەندەکانی خوێندن بە ناوی بابەتی بەها کۆمەڵاتیەکان کە خۆی لە خۆیدا ئەم بابەتە بەڕاستی من خوێندنەوەم بۆی کردووە بابەتێکی زۆر جوان نووسراوەتەوە منهەجێکی زۆر پاک منهەجێکی زۆر پوختەکراو بە شێوازێکی زۆر کارامەیی بە شێوازێکی زۆر زانستی نووسراوە بەڵام بەداخەوە ئامادەکاریێکی باشی بۆ نەکرا من پێم وایە مامۆستایان تا ڕادەیەک نانتوانی و ئەو ئەرکا بجێڕن کە قوتابیەکان وانەوە بەها باڵاکان فێر بن چکە بۆچی ئێمە کە ئایا ئەگەر مامۆستایان لە ناوەندەکانی خوێندندا ئەرکی خۆیان بە باشی بجێڕن ئەم هەموو لادانە کۆمەڵاتی لە کۆمەلگا دەبێت دیقەت بگرە بەڕێزم ئێمە لە کۆمەلگای خۆماندا دەبینین ئەمڕۆ لادانە کۆمەڵاتیەکان بڕادەیەک بەرز بوونەوە کە لە دیهاتدا تێپەڕیون کە بەڕاستی مەترسیدارن ئەگەر وەزارەتی پەروەردە نێتە سەرخەت بەڕسمی لە ناوەندەکانی خوێندا لە ناوەندەکانی خوێندندا بەڕاستی ساڵانی ڕابردوو ئێمە کە وەکو ڕێنماییکاری پەروەردەیی لە ناو ناوەندەکانی خوێندندا بووین بەڕاستی کۆمەڵێک دیاردە لە ناو قوتابخانەکاندا سەری هەڵداوە کە جێگای ئەوەیە تێڕامانی لەسەر بکرێت کە جێگای ئەوەیە لێوردبنەوەی بۆ بکرێت چکە ئەگەر ئەوانە کۆنتترۆڵ نەکرێن و بەدواداتونیان بۆ نەکرێت من پێم وایە ئەم دیاردیانە سەرە دەکێشن بۆ دیاردەی دزێوتر و ناشرینتن و وای لە دێ کۆمەلگامان بەرە و ئاقارێکی خراپدا دەڕوە زۆر باشە مامۆستا زۆر جار دایک و باوک هاوکار نین بۆی ژنگەیەکی لەبار بۆ منداڵەکانیان دروستکەن بە تایبەت لە قۆناغە سەرەتایەکان سێ قۆناغی سەرەتا زۆر جار دایک و باوک گوێ بەوە نادا کە منداڵەکەی خوێندنیە یاخود نادەڕاتە دەرەوەیان بۆ میوانی لە کاتێکدا کە ڕەنگە و ماڵش سێ خوێندکاریکە بۆ چوار خوێندکاریکەی لێبێت بۆ سبەینەکە خوێندکار دەڕاتە قوتابخانە ئەنجامێکی باشی نابێ بێگومان مامۆستا با بڵێن ڕۆڵی نابێت لە فێربوونیا تا چەند گرنگە کە دایک و باوک ژنگەیەکی لەبار بۆ منداڵە دروست بکەن دەستخۆش خاتون ئەم پرسیارە زۆر پرسیارێکی جوان بوو من لێرەوە بە دایک و باوکان دەڵێم کاتێک ئێوە
خوا ئەم منداڵی پێداون ئەمانەتێکە کە خوای گەورە لەوانەیە نەیدا بە هەموو کەس بۆ یەکێک لەو نیعمەتانە کە خوا بە مرۆڤی بەخشیوە مناڵە و کاتێک دایک و باوک ئەم مناڵە بە حەزی خۆیان بە خۆشیەکانی خۆیان دێنە دنیاوە کۆمەڵێک ئەرک و ماف هەیە یعنی دەبێت دایک و باوکان بۆ منداڵەکانیان دابینیکەن هەموو ئەوەی کە باست کرد لە چەمکێکدا کۆی دەکەینەوە پێی دەوتێت پێداویستە سەرەتاییەکان کە شوێنی خەوتنە شوێنی حەوانەوەیە و جل و بەرگا و ئامادەکاری بۆیە دایک و باوک پێویستە ڕۆژانە بەرنامەیەکیان هەبێ کات بۆ منداڵەکانیان تەرخانکەن چونکە بەڕاستی ئێمە لە کۆمەڵگای کوردی داوای لێ هات دایک و باوکان تا ڕادێک بۆ خۆیان ناژین جاری وایە ئێمە ڤیدۆمان هەبووە لێدوانمان هەبووە لە کاتی تاقیکردنەوەکاندا تەکلیف لە دایک و باوکان دەکەین کە تکایە ئەو ماوەی امتحانەتەکان سەردان ڕاگرن و کاتێک کەسێک تەلەفۆنتان بۆ دەکا دەیەوێت سەردانتان کە ئێوە ئاسایی ڕەتیکەنەوە چکە منداڵەکەت گرنگترە لە هەموو شتێک ئەو منداڵی کە ئێستا لەبەردەستی تۆدا کە لە قۆناغی خۆیدا پەروەردەت نەکرد ژینگەیەکی باش بۆ فەرامنەیەنا بۆی خوێندنتاڵکە کاتێک تەمەنی چۆ سەرەوە تەمەنی چۆ هەرزەکار ئەو کاتە بەرەو لادانی کۆمەڵاتی دەڕوا بۆ ئێمە لێرەوە داوامان لە دایک و باوکان ئەوەیە کە دایکان و باوکانی خۆشەویست دایک و باوکاتی بکەن بە شەوق و زەوقەوە دایک و باوکاتی بکەن بە ئەرک و مافەکانیانەوە و هەوڵدان ڕۆژانە کە ئەم منداڵە لە قوتابخانە دێتەوە دەبێت لانی کەم دایک و باوک سەعاتێک بۆ 2 سەعات لەگەڵ ئەم منداڵە دانیشێ لێ بپرسێ چی خوێندووە ئەمڕۆ لەگەڵ ئەم مامۆستایە چیتان باس کردووە لە دەرسەکە چیتان خوێندووە لە ساعە و یاریگای قوتابخانە چی ڕوویدا بۆی ئەم منداڵە لە ئێستا فێری ئەوە بێ کە کەسێک هەیە گوێ لێ دەگرێت بابە نمونێک ئەوە ڕوونکەینەوە بۆ نە قوتابیەکمان هەیە پۆلی یەکە ساڵ یەکەم چۆتە قوتابخانە و دێتەوە ماڵێ دەڵێ دایە لاستیکێکم یاندا دەرەکەم لێوم بووە دەگریت و نوزە نووزی هەیە کاتێ ئەم دایک و باوکە بە شێوەیەکی جوان پێشوازی لەو منداڵە ناکەن گوێ بۆ قسەکانی ناگرن ئەم منداڵە فێر دەبێ متمانەی بەرامبەر دایک و باوکی لەدەستدا هەر گرفتووک و هەر کێشەیەک ڕوو بدا لە قوتابخانە بۆ دایک و باوکی ناگێڕێتەوە ئەی بە پێچەوانە ئەگە دایک و باوک کاتێک منداڵەکە دێتەوە لە قوتابخانە گرفتەکەی خۆی بۆ دایک و باوکی باز دەکا بە شێوازێکی زۆر جوان باوەشی بۆ کردەوە باوەشی لێدا ماچی کرد چکامە پێویستە ئەو قوتابیە کە دەچێتە قوتابخانە بۆ نەکرد بەیانیان بێ ساعتە دەچێتە داوام تا ساعت 12 ئەگە دوای نیوەڕان بێ ساعتێک دەچێت تا ساعتێک پێویستە ئەو منداڵە کاتێک کە لە قوتابخانە دەگەڕێتەوە دایک و باوک 4 ساعت لێی دوورە ئەم منداڵە بەشێکی هەیە پێی دەوتن ناوچەی ئارامی خێزان ئەو ناوچەی ئارامی خێزانی لەدەست داوە بۆ ئەوەی دایک و باوک بتوانن ئەو ناوچە ئارامیە و ئەو ئاسوودێ دەرنە بۆ منداڵەکان جێڕنەوە پێویستە کە داتێک لە قوتابخانە دەگەڕێنەوە باوەشیان پێداکەن و ماچیان کەن و گوێیان لێ بگرن بۆ ئەوی منداڵەکە کاتێک کێشە و گیر و گرفتی دەبێ بۆچەی باسکە بۆ دایک و باوکەکە ئەی بە پێچەوانەوە ئەگەر ئێمە گوێ لە منداڵەکانمان نەگرین خۆشەویستیان بۆ دەرنەبڕین گوێیان لێ نەگرین ئەم منداڵە وای لێدێ بەرە متمانەی بە خێزان نامێنێت دەچێت لە دەرەوە لە کۆمەلگا شتەکانی خۆی بۆچێ باز دەکات بۆ هاوڕێکانی باز دەکات وای لێدێ تۆشی کۆمەڵێک هاوڕێی خراپ دەبێ بەرەو لادانی کۆمەڵایەتی دەڕوا بۆیە ئێمە پێمان وایە لە هەموو جیهاندا ئەمڕۆ پەروەردەکردن ئەرکێشی قورسە و وەشەخستنەوە ئەرکێشی قورسە ئەگەر ئێمە لە خۆمان ڕانەبینین نەمانێ منداڵەکان جوان پەرۆ دەکەین پێویستە لە ئێستاوە بڕیادین کە منداڵ نەخەینەوە وەچە نەخەینەوە بۆیە کاتێک وەچەیەک دەخەینەوە دەبێ هەموو ئامادەکاریشی بۆ بکرێ تاوەکو بە جوانترین شێوە پەروەردە ببێت و تاوەکو بتوانین منداڵێک بێ لە داهاتدا شانازی پێوە بکەین نەک حاشا لە منداڵەکانمان بکەین زۆر باشە مامۆستارم زۆربەی مانی کە باسمان کرد پەیوەندی بە هەستی بە پرسیارەتیەوە نییە لای مناڵ ینی بۆ نمونە دایک و باوک چ مامۆستا هەستی بەر پرسیارەتی لای منداڵ دروستکەن چکە لە قۆناغێکی جیاوازی تەمەنیانان ئەویش قۆناغی خوێندن و فێربوونە بەڵێ خۆی مامۆستا دەزانین چۆنە دایک و باوک کاتێک خۆی ئەوەی کە لە سەرەتا باسمان کردمان زمانی جەستا بەرپرسیارەتی دایک و باوک لە پەروەردەکردن و لە فێرکردنی منداڵەکاندا و بەرپرسیارەتی مامۆستا لە قوتابخانەدا بەڕاستی بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە ئینسان دەبێت زۆر خۆی ماندوو کاتا بتوانێ حەق و مافی ئەو منداڵە بدات چونکە ئەرق و مافی منداڵ ئەرکێشی قورسە و ئێمە کاتێک دایک و باوک بەرپرسیارەتەکانی خۆی بەرامبەر بە خێزان و دایک بەرامبەر بە باوک بەرامبەر بە دایک خوشک بەرامبەر بە برا خوشک بەرامبەر بە خوشک هەموو ئەوانە بەرپرسیارەتین بەڵام منداڵ بەرپرسیارەتی لە چێوە فێر دەبێت کاتێک دایک بەرپرسیارەتەکانی خۆی بەرامبەر خێزانەکەی بەرامبەر هاوسەرەکەی لە ماڵەکەی خۆیدا جێبەجێ کرد و بە هەمان شێوە منداڵەکەش فێر دێ بەرپرسیارەتەکانی خۆی جێبەجێکە بابینەوە سەر قوتابخانە کاتێک لە قوتابخانە مامۆستا بەرپرسیارەتەکانی خۆی بە باشترین شێوە جێبەجێ کرد وانەکەی ئامادە کرد بوو دەفتەر پلانی پێبوو وانەکەی بە شێوەیەکی کاریگەر و چێژبەخش بۆ قوتابیەکان گوتەوە و
ئامادەکاری تەواو کرا بۆ وانەکە و بە شێوەیەکی زۆر جوان ئەرکی ماڵەوە چالاشی ماڵەوە درا بە قوتابی و ئەم قوتابیش کاتی دەچێتەوە ماڵەوە بیر دەکاتەوە لە خێزانەکەی و لە قوتابخانەکەی کە ئەرکی بەرپرسیارەتی دایک و باوک باش بوو و لە خوێندنگاش لە قوتابخانەش مامۆستا بەرپرسیارەتێکی جوانی ئەرکەکەی بەرامبەر بە قوتابی جێبەجێ کرد بە دڵنیایە و ئەو منداڵەش لە ئێمە فێر دەبێت لە داهاتدا کەسێک دەبێت توانای هەڵگرتنی بەرپرسیارەتی لە ئاستێکی بەرز و باشدا دەبێت. زۆر باش. ئامۆژگاری چییە بۆ دایک و باوکان لە ئێستاە؟ پێیانەڵی چی؟ پێویستە چی بکەن؟ خوێندکارانیان ئەبێت چۆن بێ؟ وڵا ئامۆژگاریمان بۆ دایکان و باوکان ئەوەیە کە لە ئێستادا سەرەتای کردنەوەی ناوەندەکانی خوێندنە بە شێوازێکی پۆزەتیف و بە شێوازێکی ئەرێنی جوان باسی قوتابخانەیان بۆ بکەن. بەڕاستی چکە ئێستا لە خێزانی کوردیدا وا باوە ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە زۆرێک لە دایک و باوکان قوتابخانە و مامۆستا لە بەرچاوی قوتابیەکانیان سوک دەکەن و جووە بە شێوەیەکی زۆر ناشیرن و نەئەتەکێت باسی قوتابخانە و خوێندنگا دەکەن و دەبینین کە لە ماڵێکدا دووسێ کەس تەخەڕوجی کردووە و تاین نەبوو دانەمەزراوە دایک و با ئەو دەڵێت زاکوڕە بۆ گوێ بە منداڵەکەم دەم منداڵەکەشم بخوێن ئەوەش دەخوێنێ خوێندن تەواو دەکات نابێ بە هیچ بێ مستەقبەلە. هەموو ئەم چەمکانە کاریگەری نەرێنی دەخەنە سەر قوتابیان بۆ دەکرێت دایک و باوکان بە شێوەیە کاتێک منداڵەکان دادەنیشن بە شێوەیەکی ئەرێنی بە شێوەیەکی جوان باسی قوتابخانەکەن باسی ڕۆڵی قوتابخانەکەن باسی ئەوەکەن کە لە سەردەمی خۆی لە کاتی خۆیدا کاتێ ئەوان خوێندویانە چۆن بەها باڵاکان چۆن لە قوتابخانە فێر بوون چۆن بوونە دکتۆر. یعنی ئێمە دەبێ وا بکەین نمونەیەکی باڵای جوان پیشانی منداڵەکانمان دەین نەک نمونەیەکی باڵای خراپ. زۆر جار دایک و باوکان منداڵەکانمان چکە منداڵ کە لە دایک دەبێت لەسەر فیترەتێکی پاک لە دایک دەبێت و منداڵ پەڕەیەکی سپیا جانجاک ڕۆسۆ دەڵێت دە منداڵم بدەیتێ چیم پێخۆش بێ لیان دروست دەکەم یەکێکت بۆ دەکەم بە مامۆستایەشێ دەکەم بە دکتۆریەکێ دەکەم بە مهندسیەکێ دەکەم بە دزیەکێ دەکەم بە تاوانبار. ئەم قسەی جانجاک ڕۆسۆ لە خۆ نەهاتۆ مامۆستای بەڕێز لەکوێوە هێنایەتی لە ئەنجامی تەجربەی کۆمەڵێک توێژینەوە کە منداڵ ئێستا زانایان سەلماندوێ منداڵ لەسەر فیترەتێکی پاک و دنیایەکی پاک و تەمیزی هەیە بەڵام ئایا چێ ئەم منداڵە وا لێ دەکات خراپ بێ چێ ئەم منداڵە وا لێ دەکات بەرەو لادانی کۆمەڵاتی بکە چێ ئەم منداڵە وا لێ دەکات کە حەزی بە قوتابخانە هەیە. بەڕاستی من پێم وایە بەشێکی پەیوەندی بە خێزانەوەیە بۆیە لێرەوە لەو کەناڵە خۆشەویستەوە داوا لە دایک و باوکان دەکەین کاتێک لە کۆبنەوە خێزانیەکان لە سەردانەکانیان نەزنە ئەو شوێنانە کە باسی بە شێوەیەکی ئەرێنی باسی خوێندنگا دەکرێت باسی قوتابخانە دەکرێت باسی مامۆستا دەکرێت بۆیە دەبێت تۆ وا بکەی لە لای منداڵەکەت مامۆستا بکەی نمونەیەکی باڵا بۆ منداڵەکەت باسی باشەکانی قوتابخانەی بۆ بکەی باسی ئەوەی بۆ بکەی کە خوێندن تەنها بۆ تائینات و بۆ پارە نییە. ئایا منداڵە کە خوێنی تاوا کردووە کەسێک کە خوێنی تاوا کردووە لەگەڵ کەسێک کە نەچۆتە قوتابخانە وەکو یەکە بە دڵنیاییەوە وەکو یەک نییە. بەڵێ مامۆستا ئارام ڕەسوول ڕێنماییکاری پەروەردەیی سوپاس بۆی کە لە قەڵاتجێەوە لەگەڵ مابووی خۆشحاڵە کردین بە زانیاریەکانت زۆر سوپاس دەکەین. زۆر سوپاس بۆ ئێوە زۆر سوپاس بۆ کەناڵە خەمخۆرەکەی NRT بەڕاستی شوێن پەندەتان دیارە دەستان خۆش بە هیوادارم ئەو تەوەر و بەرنامانە زیاتر پەرەی پێ بدرێەوە زیاتر سیمینار و وەرکشۆپ و خولی بۆ بکرێتەوە دەستان خۆش بێ خۆشحاڵم ئەمڕۆ میش لە قەڵاتجێەوە لەگەڵتان دەستان خۆش بێ سوپاس بۆ میوانداریتان. خۆشەویستان لەگەڵتان بەردەوام دەبین وچانی وەردەگرین.